کەس قاتیلە پەلە مەکەن. چەند وێنە بڵاو بێت باسیشم کرد فڵان کەس خەڵکی جوێنی پێدا لە خوار بیکوژن ئیعدامیکەن کابرا داماوە تاوانیشی نییە. ئیعدامی چی بکەن بۆ خاتی خوا هیچی نەکرد. ئیعدامی چی ڕسمێکە بڵاو کراوەوە بۆ لایک. شتیواتان نەبینی زۆرتان بینی زۆر فتوای غەڵەتتاندا بیکوژن ئیعدامیکەن مەلی پەڕێن داماوە مێرولەیەکیشی نەکوشتووە تاوانبارێکێترە. ئەمڕۆ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایلەوە تۆمەت و ئەو شتانە زۆر ئەدرێ بە پاڵ خەڵکی. خەڵکی تۆمەتبارەکرێ، خەڵکی ناشرین دەکرێ. هەندێک کەس ئیش و کاریان بۆتە ئەوەی خەڵکی ناشرینکەن. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە ئیش و کاریان بۆتە ناشرینکردنی خەڵک. فڵان غەڵەتی کرد حەیای بەرە سوکایەتی پێ بکە. ناشرینی کە با شەخسێتی نەمێنێ. شەخسێتی فڵان کەس بەدەستی خوایە بەدەستی تۆ نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوڵیاندا ناشرینی کردن بەڵام کێ ناشرین بوو؟ خۆیان ناشرین بوون. ئیمامی بوخاری چەند کەسانێکی حەسوود هەوڵیاندا ناشرینی کەن شەخسێتی بشکێنن بەڵام ناوی ئەوان کۆتایی پێهات. ئیمام بوخاری بەرز بووە بۆیە خوای گەورە معیز و مذلە ڕافع و خافضە خەڵکی بەعیزەت دەکا خەڵکی زەلیل دەکا خەڵکی بەرز دەکاتەوە خەڵکی نزم دەکاتەوە. ئەوە خوایە ئەڵڵایە نەک تۆ ئاگاداری ئەو خاڵە بە دڵخۆش مەبە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ومن رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال. زۆر ترسناک. هەر کەسێک شتێک بداتە پاڵ مسلمانێک عیبێک عارێک تاوانێک شتێک بداتە پاڵی مسلمانێک بۆ ئەوەی ناشرینی بکات عیبداریکە مەبەستەکەی ئەوەیە فڵان کەس با ئەم شتەی بڵاوکەم و حەیە بچی. ئەمە کێشەی ئەخلاقی هەیە، ئەمان کێشەی دزی هەیە، ئەمان کێشەی جوێندانی هەیە، ئەمان کێشەی پارە خواردنی هەیە، ئەمە کێشەی زوڵمی هەیە بڵاوێکەمەوە بۆی حەیە بچێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک شتێک بڵاو کاتۆ دەربارەی مسلمانێک بۆی ناشرینی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی استیرات حەبسێکە حتا بەڵگە دەهێنێ. بەڵگەت پێ نییە بەڵگەی چی پێ تۆ حەیات بردووە کێ پێی خۆشە لەسەر پردی استیرات حەبس و سجن بکرێ و کۆت و زنجیر بکرێ. والله عیب کەسێ مسلمانی عیبدار بکەی ناشرینی بکەی تۆمەتی بدەیتە پاڵی لە کاتێکا کردوژێتی بەس تۆ بتەوێت ناشرینی کە عیبداریکەی خوا لە قیامەتە لەسەر پردی استیرات حەبست دەکات. کەواتە ئێستا بۆمان دەرکەوت ئەمە چی بەسەر ئێمە داهێناوە بگەڕێنەوە بۆ لای خوا ئەو کۆمیتانی کە نووسیتانە تاوانەکان تازە ڕۆی لە ئەمەوە بە خۆتانە بچنەوە. بختیانێ بۆ کەسێک کردووە کەسێک ناشرین کردووە چاوەڕێی سزای خوا بکە. والله خوا لێت خۆش نابێ هەزار حەج و عومرە بکەیت چونکە عیبداری مسلمانت ئاوا عیبەکانی مسلمان نەشاردوێتەوە. کەواتە با بە خۆماندا بچینەوە ئاگامان لە خۆمان بێ کۆمێت نەنووسین. بەخوا من هەزاراش دەبینم دوو کۆمێت نانووسم ناینووسم ئەترسم شتەکە وا نەبێ دوای قوڕەکرێ بەسەر بە